بەردەوامین دەچین لە تەوەری سێم و کۆتایی پرۆگرام بەستەوە دەکەین بڕیارە ڕۆژی 11 مانگە پێشانگای لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی پێشانگای دیبیەکسی نێودەوڵەتی بکرێتەوە بۆ زیاتر بەرچاوڕوونی سەبارەت بەم پێشانگای و ئامادەکاریەکانەوە بابەتانە و هەروەها گرنگی پێشانگایەکی لەم شێوەیە بۆ هەرێمی کوردستان بەتایبەت بۆ سلێمانی چییە؟ قسەی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەیە جەنابیان زریان محەممەد وتەبێژی پێشانگەی نێودەوڵەتی دیبیەکس لە سلێمانی. کاک زریان بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونەوە. کاک زریان باسێکی پێشانگاکەمان بۆ بکەیت ئامادەکاریەکان بەکوێ گەیشتووە گرنگی پێشانگایەکی لەم شێوەیە بۆ هەرێمی کوردستان و هەر وەکو ئاماژەشم پێدا بەتایبەت بۆ سلێمانی چییە و گرنگیەکەی لە چ ڕوویەکەوەی؟ زۆر سپاس بەیانیتان باش. دیارە شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی لەسەر ئاستی عێراقدا زۆر گرنگی بە کاری بازرگانی و پیشەسازی و بەتایبەتی کردنەوەی پێشانگا داوە. لە ساڵی 2006 لە 11 2006 بۆ یەکەم جار لە شاری سلێمانی گەورەترین پێشانگای نێودەوڵەتی کرایوانێک ئەم پێشانگایە لە کار و چالاکیەکانی بەردەوام بۆ ساڵانە هەموو ساڵێک لە کاتی خۆیدا لە کاتە جیاوازەکاندا پێشانگای نێودەوڵەتی کراوەتەوەنێ. خۆشحاڵانە بۆ ئەم ساڵیش کۆمپانیا عێراق تەقەدوم کە ساڵانە کارەکات لە کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی دیبیەکس لە شاری سلێمانی بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە بە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و بە چاودێری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ئەم ساڵیش 15هەمین خولی پێشانگای نێودەوڵەتی دیبیەکسەکاتەوانێت. هەڵبەت ئەم پێشانگایە زیاتر بۆ ئەم ساڵ 150 بۆ 170 کۆمپانیا تایدا بەشدارن لە بوارە جیاوازەکانەوە تا بواری خۆراکی تایە بواری وەبەرهێنانی تایە بواری ئەلکترۆنیاتی تیا بواری ئۆتۆمبیل مەجای ئۆتۆمبیل سیارە شەریکاتی جیهانی و ئەوانەی کە براندن نمایشی نوێترین ئۆتۆمبیلەکانیانەکەن هاوڵاتیان لەوێ ڕاستەخۆ شێوازی مواسەفات و نەگانیان ئەبینن و ئەوەی کە گرنگە بۆ شاری سلێمانی ئەم پێشانگایە ساڵانە سەردانکەرێکی زۆری ئەبێت ئەو هاوڵاتیانی کە لە شارەکانی خواروی عێراقن یاخو شارەکانی هەرێمی کوردستان یاخود وڵاتانی دراوسێ لەبەرەوەی ئێمە لە شاری سلێمانی بازرگانی زۆر گەورەمان هەیە کە توانیویانە چەندەها براندی وڵاتان بێنە هەرێمی کوردستانەوانێک کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ شاری سلێمانی و تایدا کۆمەڵێک وەبەرهێنی گەورەمانەیە لە شاری سلێمانیە کە وەبەرهێنانیان کردووە پرۆژەکانیان لە ئیشدا ئێستا هاوڵاتیان کە سەردانی ئەو پێشانگایە ئەکەن لە نزیکەوانێ ئاشنابن بە شێوازی بەڕێوەچوون و مامەڵەکردنی ئەو کۆمپانیا وەبەرهێنانە لەگەڵ هاوڵاتیانە تاوەکو بە تەواوی ئاشنابن بەوەی کە ئەم جۆرە پرۆژانە یاخود ئەم جۆرە خۆراکانی کە نمای شەکرێ سوودی چیە بەرکەوتنیانە بێت لەگەڵ ئەو بەرهەمانی کە بەشداریان کردووە لە کام وڵاتانەوە هاتون ئێمە خۆشبەختانە ئەگەر باسی ئەوە بکەین دڵخۆشین بۆی کە ئێستا کۆمپانیەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان خۆیان بەشداریەکەن نەک ئەوەی کە بڵێن ئێمە لە 12 وڵاتەوانەیە کۆمپانیا هاتووە بەشداریان کردووە وەکو بڵێن ئیماراتە وەکو بڵێن تورکیا ئێران ئیتالیا ئیسپانیا ئەمانە هەمویان وەکالەتەکانیان کە لێرە هەیە بەرهەمەکانیان بازرگانەکانی خۆمان بەشداریان پێکراوە ینی بەشداریان کردووە کە ئەمە بەرهەمی فەڕەنسیە ئەمە بەرهەمی ئەڵمانیا ئەمە بەرهەمی سعودیە ئەمە بەرهەمی ئەم بەرهەمانە لەوێ نوێترین بەرهەمی کۆمپانیەکانە کە بۆ ساڵی 2022-23 نمایشیان کرد یاخود دەریان کردووە لە ئێستا نمایشەکرێت لە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەشێکی زۆری بازرگانانی شارەکانی خواروی عێراق سەردانی هەرێمی کوردستانەکەن لەبەرەوەی وەکو پێم وتی شاری سلێمانی دەستکەوتێکی باشی هەیە لەوەی کە بازرگانەکانی پەیوەندیەکی بازرگانی توندوتۆڵیانە لەگەڵ هەموو وڵاتانی جیهانە بە تایبەتی ئەوروپایە ئەو بازرگانانە یەن لێرە وەکالەت وەرەگرن یاخود ئەو مادانی کە بازرگانەکە تازەکانی هەرێمی کوردستان و سلێمانی هێناویانە لە نزیکەوانێت ڕێککەوتن ئەگەن لەگەڵ بازرگانەکان تاوان ئەمە سوودێکی گەورەیە بۆ بازرگانان لە شاری باشە. کاک زریان ڕاست ئەم جۆرە پێشەنگایانە زیاتر بۆ ئاشنابوونی بازرگانانە بە بەرهەمی یەکتر بۆی لەوێ گرێبەستیتی ئەنجام بێرێ وەکالەتی ئەو کەلوپەل و ئەو بابەتانە وەربگرن کە لەوێ نمایشەکرێ بەڵام وەکو تۆش وتێ ساڵانە ژمارەیەکی زۆر لە دانیشتوان هاوڵاتیان خۆیان سەردانی شوێنەکانەکەن و هەندێکیان ترێکە بە پێی بڕی کەمینەیەکیش بێ بۆ خۆی بۆ ماڵی خۆی لەو بەرهەمانە ئەکڕێ زۆر جار گلێوە کرێڵێن ئەمە پێشەنگایە بەڵام نرخەکەی زۆر جار هاوشێوەی بازاڕە بگراندێ جار گرانتریشە. بەڵێ خۆی لە ڕاستی ئەگەرێمە بینە سەر ئەوەی کە باسی کرد پێشانگا بکەین پێشانگا بۆ فرۆشتن نییە ئەمە وەکو باسمان کرد بۆ نمایشان بەڵام لەگەڵ ئەوەشتا کۆمەڵێک لە کۆمپانیەکان کار ئاسانیەکەن بۆ هاوڵاتیان
ینی ئەوە ئێمە تێبینیمان کردووە هیچ کاتێک ئەگەر شتیان فرۆشت بێ بە خەڵک یاخود خەڵک لی کڕبێتن ئەوە نەبووە بە نرخێکی گران بیفرۆشن ینی ئێمە زۆر جار کۆمپانیەکان پیان وتوین لەسەر ئەم پێشانگای گلەیمان هاتووەتە سەر چونکە ئەمان لەگەڵ کۆمەڵێک مارکێت لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵێک بازاری گەورەیە مامەڵاکەن شتەکانیان ئەیان بەو بازار و مارکێتانە کە ئەوان بە جوملە لیانەکردن ئەیفرۆشنەوە لە کاتێکا لە کاتی کردنەوەی پێشانگاکانە ئەم خاون کۆمپانیا هەسا شتەکەی بە هەرزان فرۆشتووە لە بازارڕ خەڵک گلەی کردو بۆ لە پێشانگاکە هەرزانترەوە لە ئێرە گرانتر ینی هەنێ جار بە پێچەوانەوانێ کۆخاون کۆمپانیەکان گلەیان هاتوۆتە سەر لەبەرەوەی لە پێشانگاکانە نرخی کاڵاکانیان هەرزان کردو لە مارکێتەکانە پرسیار کراوە بۆ ئەمە بەوەنەیە بۆ لە خاون کۆمپانیاکە بەەوە نایفرۆشی ینی بە پێچوانە و خاون کۆمپانیەکان وەکو بە بازارکردنێکی مادەکانیان بە ناساندنی بە هاوڵاتیان ئەیبینن لەبەرەوە هەندێجا هەر بە خۆڕایش هاوڵاتی سوودمە دەبێت لەوەی کە شتێک بێتەوە بەکاری بێنێ بیخوا و هەموو ئەو مادانی کە لەوێشن هاوڵاتیان تامی ئەەکەن بۆ ئەوەی کە بزانێت نەکات بە شێوەی ڕیکلامکردن بیبینە لەوانێ بە شێوەی ڕیکلامکردن شێوازێکی تر بکەوتە بەرچاوی هاوڵاتیان بەڵام کەسێکە ئەچێت ئەو مادەیە ئەبینێ ڕاستەوخۆ بەرکەوتنی هەبێ لەگەڵە بەکاری ئەنێت و ئەیخۆ ئەمە کاواتە سوودێکی باشە کاک زریان ئەو کۆمپانیانە خۆت با بڵین ئەو کۆمپانیای بەشدارن لە پێشانگاکەدا و کاڵانی کە نمایشیان کردووە سەررجەم و کۆمپانیا و کاڵایانە ئەو کۆمپانیانە بەبوورەکە کاڵەکانیان نمایش کردووە ئەو کاڵایانە لە ژێر چاودێری بەڕێوبەرایەتی گومرگی سلێمانی و کواڵیتی کۆنتترۆڵە هاوردەی هەرێمی کوردستانەکرێن بابەتە بەشدار بووەکانی پێشانگاکە بێگومان ئێمە هەر بازرگانێک لە هەرێمی کوردستان کە کارەکە بە پێی یاسا و ڕێساکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە پێی یاساکانی وەزارەتی تەندروستی ئەو ڕێنمایانی کە جۆری خواردنی پێداخڵەکرێ ینی یەتە ناوانە لە ڕێگەی گومرگەوانێ هەج براندێک هەج مادەیەک بە پێی پشکنینەکانی وەزارەتی تەندروستی مۆڵەتی پێ نەدرێت ناتوانرێت لە ناو پێشانگای نێودوڵەتی سلێمانیان نمایش بکرێت و یەکێکی تر لەو خاڵانی کە عێراق کۆمپانیا عێراق تاقادوم جێبەجێ کردووە لە ناو پێشانگەکەدا هەموو ئەو بەڕێوەبەراتیانی جەنابەت باسی کرد شوێنی تایبەتی خۆیان هەیە واتە بەڕێوەبەراتی لەوێش بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سلێمانیمان لیژنەکانی هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانیمانەیە ئەمانە ڕۆژانە سەردانی پێشانگانی دەوڵەتێکاکەن لەوێ چاودێری ئەو بەرهەمانە ئەکەن ئایا لە ڕووی کاتەوانەیە کاتەکەی بەروارەکەی ماوێتی کوالەتەکەی ئەمە گونجاوە بۆ هاوڵاتیان ینی چاودێریکی زۆر تونند هەیە لەسەر پێشانگای نێودوڵەتی ساڵانە ئەمە هەموو ساڵێکە بۆ خۆشببختانە ئەم ساڵیش بە هەمان شێوە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار کراونەتەوە بانگێژنامەیان بۆ چوە کە ئەو پێشانگایکرێتەوە شوێنی تایبەتان هەیە هەتا بەڕێوەبەرایەتی وەزارەت تەندروستی سلێمانی شوێنی تایبەتی خۆ هەیە چونکە لەو پێشانگانە کۆمەڵی خەڵکی زۆر لەوەیە هەندێک جار هەیە گەشتن ئەگەرێک حاڵەتێکی نەخۆشی شتێکی بۆ دروست بێ لێ بەڕێبراتی تەندروستی بە خێرایی لەبەرەوەی شوێنێکی تایبەتی خۆیانەیە فریا و کەسانە ئەکەون بەڵێ هەم جاری وای هاوڵاتیان بە هۆی قەڵەباڵخێوانێ کەسێک ئەمەش ینی ئێمە هەموو ئەو حاڵەتانە خراوەتە بەردەست هەر هێزەکانی ئەمنی و ئاسایش و پۆلیس و بەرگری شارستانیوانە خۆشببختانە بەردەوام ینی چاودێریان هەیە لەوێ چاودێریان هەیە لەوێ کە ڕۆژانە لە کاتژمێر 11 بەیانی ئەکرێتەوانێ هەتاوەکو 6 ئێوارە تا 6 ئێوارە بەڵێ هاوڵاتیان دەتوانن سوود وەرگن لەو کاتە و سەردانی پێشانگای نێودوڵەتی بکەن بۆ ئەم ساڵ کۆمەڵێک شتی جیاوازتر هەیە کۆمەڵە کۆمپانیای جیاواز بەشداریان کردو بە تایبەتی هاوڵاتیان کە ئازان لە ئێستا یەکەی نیشتێجێ بوونەکانە کۆمەڵێک کۆمپانیای گەورە هەیە کە بەشداریان کردووە لەو شوێنەیە ئەتوانی بە داشکانێکی یاخود بە شێوازێکی باشتر بتوانی ئاشنابی بە من دەمەوێت پرسیارێک لەکەم گەرچین بە کورتی وەڵام بیتەوە ئەم کردنەوەی جۆرە پێشانگەیانە کە ساڵانە دەکرێتەوە لە ڕووی دەستەبەرکردنی هەلیکارەوە تاشن سوودی هەیە بۆ پێی کە خەڵک لێرەوە شێتە ڕەنگە تەکسی لێرەیە دەستی ئیشی دەست بکەوە ڕەنگە و کەسانی کە لەوێ کار دەکەن کاریان دەست بکەوێت لە ڕووی دابینکردنی هەلیکارەوە چۆن بێگومان پێشانگای نێودوڵەتی هەموو ساڵێک کۆمەڵێک کاری دەرفەتی زۆری ڕەخسانوە بە تایبەتی کۆمپانیەکان ئەو کۆمپانیانی کە هەیە کارمەندی خۆیان کەمە کە لەو شوێنەدا بەشداریەکەن نمایشی کاڵاکانیانەکەن بۆ فرۆشتن هەم بۆ قسەکردن لەگەڵ خەڵکە هەندێک کۆمپانیا پێویستی بە متەرجمی عەربی هەیە هەندێک متەرجمی فارسی هەیە هەندێک ئینگلیزی پێویستە لەبەرەوە کۆمەڵێک گەنج لە شاری سلێمانی بەشداری ئەکەن لە ماوەی ئەو 6 ڕۆژەیە دەستکەوتێکی بازارە بێ و هەم بە پێچەوانە شەوانە ئەو میوانانی کێن لە شارەکانی خوار و عێراقی لە وڵاتە دراوسەکانەوەن ئوتێلەکان بەکارێنن ڕێستۆرانت و چێشخانەکان بەکارێنن بەڵێ بەتەکید بازارێکی جوڵەیەکی بازرگانی خاتە ناو شاری سلێمانیوانێ لە هەموو ڕوویەکەوانێ بۆیە هیواداری نەم پێشانگایە لەگەڵ هەموو لایەک و حکوومەتیش
پشتیوانی بک بۆ سەرخستنی ئەم پێشانگانی و دەوڵەتی ساڵانە هیوادارین. یەک جارەکرێتەوانێ و ئەوەی کە هەشا وەکو ئاماژم پێیانی ئێمە ساڵانە بازرگانانمان سەردانی وڵاتانی ئەوروپاکەن تازەترین پێشانگا لە وڵاتی فەڕەنسا سیاڵی ناوە بۆ ئەم ساڵ کۆمەڵی بازرگانی زۆر لە شاری سلێمانی خوارد ئامادە کردووە 2 ساڵ جارێک لەوێ ئەکرێتەوە پێشانگا تایبەتە بە خواردن و خواردنەوە ئەچن لەوێ کۆمەڵە گرێبەستی باشەکەن هیوادارین ئەو گرێبەستانەکێتەوە بۆ شاری سلێمانی سوود و قازانجی زۆری هەبێت لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی. کاک زریان سپاس بە هیوایەوەی وەکو تۆ تێ پێشەنگەکە بتوانێت جوڵەیەکی بازرگانی کەناڵی کورسات سلێمانیەوە کاری باشکەن بۆ دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیایی پێشەنگاکەیە بە درێژایی و ڕۆژانە بێگومان لەوێ بین تیمەکانمان لەوێ بن خۆمان کارمەندەکان بەشێکی زۆر لەوێ بن بە هیوایەوەی بامولایەکمان بتوانین جوڵەیەکی بازرگانی بخینە سلێمانیەوە ئینشاءالله. زۆر سپاس بۆ زریان محەممەد و تێبێژی پێشانگای نێودوڵەتی دیبیەکس لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوونەوە بەرە بەخێراتی سەرکەوتوو بن.